کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا. دەمەوێت ئەمڕۆ شتێکی زۆر جوانتان لە لەندەنی پایتەختی بەریتانیایە پیشان بم. گەنجێک کە بەڕاستی جێی شانازیە و کاک بەختیار ناوێت کە لە لەندەن خەریکی خزمەتکردنە. کاک بەختیار یەکێکە لەو گەنجانەی کە بەرپرسی ناوەندی ڕەوەندی کوردستانیە لە بەریتانیا و یەکێکە لەو گەنجانەی کە زۆرترین کار و چالاکی و خزمەت دەکات. دەمەوێت لێی بپرسم بزانم ناوەندی ڕەوەندی کوردستانی چییە و چالاکیەکانیان چییە؟ پێشەکی بەخێراتنی جەناب تاکەم کاکە گۆڤەنگیان، سپاس زۆر سپاسی جەناب تاکەم و بەخێراتنی هەموو لایەکتانەکەم. وەڵا ئێمە بەڕاستی من خۆم وەکو شخصی خۆم کە ناوم بەختیار وەیسە و دانیشتووی شاری لەندەن و لە وڵاتی بەریتانیام. من وەکو نوێنەری ناوەندی ڕەوەندی کوردستانیم هەڵبژراوم و لەلایەن کۆنگرەی ناوەندی ڕەوەندی کوردستانی و شەرعەتێکمان پێدرا و ئەو ئەرکەم پێسپرا کە من بتوانم خزمەتی گەلەکەم بکەم و منیش بەڕاستی کە ئێستا ئێمە ئەومان زۆر بەلاوە گرنگە بەرپرسیارەتی بگرینە ئەستۆ وەکو کوردێک بۆ گەنجانمان، بۆ نەوەی داهاتوومان و بۆ مناڵانی گەلی کوردستان لە تاراگا. ئێمە دیارە تەمان کاڵبوونێکی زۆر بەخۆی و بینیوە و زۆر لە کوردانی تاراگا کە ئێستا زۆرین بەڕاستی لە بەریتانیا، من باسی بەریتانیاکەم، بەڵام زۆر ڕەشبینیەک هەیە لەم ناوەندی تاراگایە. ئێمەش ئەبێ ئێمە بەڕاستی ئەمە بیگرینە ئەستۆ و کە بتوانین ئەم ناوەندە بێدە خزمەتی هەموو گەلانی کورد لە تاراگا. ئێمەش تەمان بێگومان کە کەوتنە سەر ئەرک و چالاکی و باشمان دامەزراندووە و لە مانگی 2021 کۆنگرەیەکمان ڕێخست. ئەو کۆنگرێش کە ئەو بوو ناوەندی ڕەوەندی کوردستانی دامەزرا و بەڵام خودی خۆی ساڵ و نیوێک بەرێسا دەستپێکی کرد بۆ ناوەند، بەڵام بە ئەعلانی و کە دەست پێکرا لە مانگی 2021 بوو. دەپرسم ناوەندی ڕەوەندی کورد ئەم ناوە بۆ مەبەست لەم ناوە چییە؟ مەبەست لە دامەزراندنی چییە؟ هۆکاری دامەزراندنەکەی چی بوو؟ بەڵێ ناوەندی ڕەوەندی کوردستانی خۆتانزانین ناوەند تەمان بە زمانی بەشی لاتینەکەی کردومانە بە کوردش دیاسپۆرا سنتە. ئەمە خۆی گرێتەوە لە هەموو وڵاتانی جیهان و لە هەموو قەومەکانی تر. ئەمە خودی خۆی تەمان ناوەندێکیان هەیە. ئێمەش وەکو کورد ئەم حەقمان بە خۆماندا و بکرێتە خزمەتی چوارپارچی کوردستان و پارچە بچکۆلەکانی تر و بۆ کوردستانیانی خۆشەویست لە دەرەوە. ئەم مەسەلەی کار و چالاکیەکانمان بەڕاستی بۆ یەکبوونی کورد، بۆ زمانمان، بۆ نەوەی داهاتوومان و بۆ خزمەتکردنێکە لە دەرەوەی وڵاتمش بۆ نیشتیمانیشمانە. تەمان بۆ ئێمە بیر لە کوردستانی گەورە ئەکەینەوە. بێگومان ئێمە کە ئەم ناوەندە دامەزرا ناوەند ناوینرا ناوەندی ڕەوەندی کوردستانی کە بە ناوی ڕەوەند لە دەرەوەی وڵات، بەڵام کە ئێمە کوردستانیمان هەڵبژارد کوردستانی بۆ هەموو کوردان و تاراگا و بۆ کوردستانیانی شەکرێتەوە، بۆیە بە ناوی ناوەندی ڕەوەندی کوردستانی پێدرا. دەمەوێت بپرسم ئەم ناوەندە هەمەهەنگیتان هەیە لەگەڵ شوێنانی تر، لەگەڵ ڕێکخراوەکانی تر؟ پلانتان چییە بۆ داهاتوو کار و چالاکیتان؟ لەمە بێت چالاکیشتان هەیە بۆ مانگی 6 بەردەوام خەریکی کار و چالاکی نەمەوەشتانە تۆزە تەوزیحێکم بۆ بی؟ بەڵێ خۆی لە ڕاستیە ئێمە لە بەریتانیا کار و چالاکی باشمان ئەنجام داوە. بۆ نمونە کۆمەڵەی گەنجانمان ئێسا لە بەشی یاری فوتبۆڵێنە کە دامان مەزرانووە و دووش وەکو پەروەردەیی هەمان لە ئۆنلاینە دروستمان کردووە و ئەگەر بێتە خودی شخصیش بڵین بێجگەمان ئۆنلاینیش لەگەڵ ڕەوەند بڵین لەگەڵ پەیمانگای کانگایە ئێمە ئیش و کار و چالاکی خۆمان کردووە لەگەڵیانە و کە بۆ پەروەردەی کردو بۆ مناڵانی کورد لە بەریتانیا و زۆر ڕێکخراویش هەیە کە ئیشەکەن لەگەڵمانە و پێخۆشحاڵیشین کە ئیشکەین ئێمە هەمومان بۆ خزمەتی کورد و کوردستانە. بۆ مانگی 6 بەڵێ ئێمە سیمینارێکمان بەدەستەوەی سیمینارێکی باش و گەورەمان بەدەستەوەیە کە
بەتەماین ئێمە هەچی ڕێکخراوە کوردیەکان هەیە لە بەریتانیا بانگیان کەین و نەک بۆ ڕێکخراویش هەمان کوردانی تارۆگاش کە بیان بەدەم ئەم سیمینارەوە زۆر گرنگە بەڕاستی سیمینارێکی باش بە ناوەندی ڕەوەندی کوردستانیەوە دروستکەین و بێگومان ئەمە خزمەتێکە بۆ کوردی تاراگە و بۆ کورد و کوردستان. سپاس بۆ کاک بەختیار وەیس ناوەندی ڕەوەندی کوردستانی لە بەریتانیا. بەردەوام بینەری کەناڵی UK4 بن. کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا.